بله کاروانی نریشن اسرائیل سوریه هر وهم اگر رو بروبونا تل آویو و آنکاره لسر خاکا سوریه روزنامه‌گر نمک دروکان شد آنکاره میوانی من سلاف بوده برز نمک دروکان دست بگیرد خوازم بزنه برز دروکان مترسیا روبروبونی یا آنکاره و تل آویو یا اسرائیل و ترکیه لسر خاکا سوریه زیده تر بویا؟ Şimdi بەڵێ ئێستا İsrail ile کاتێک Türkiye arasında باسی Suriye'de bir çatışma olduğunu ئەو söyleyemeyiz. پێکدادانە ناتوانین Çatışma بڵێن yok. پێکدادانێکی هەیە لە نێوان Türkiye تورکیا و orada, ئیسرائیل لە bazı سووریا bölgede askeri وایە تورکیا چەندین ساڵە birçok alanda چاڵاکی سەربازی لە سووریا بڕێوە دەبات تەنیا لە ڕووی سەربازی شەونەیەوە بێگومان لە چەندین ئاسی جیاوازیشدا تورکیا چاڵاکی هەیە بەتایبەتی لە بەشی باکووری سووریا و کۆمەڵێک پارێزگا هەن لە ژێر چاودێری و هەژمونی تورکیادان یان بە شێوەیەکی دیکە لە ژێر دەستی ئەو گروپانن کەوا تورکیا پاڵپشتیان دەکات بە شێوەیەکی گشتی بەتایبەتی دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد خۆتان دەزانن حکوومەت گۆڕانکاری بەسەرهات ڕژێم گۆڕا و ئەمەش بووە هۆی کۆمەڵێک پێشهاتی نوێ لە ناوچەکەدا بەتایبەتی کاتێک دەستەی تەحریر شام بوون بە حکوومەت زۆربەی هەرە زۆری کادرە پێشکەوتوەکانی تەحریر شام هاتوون بوون بە بەرپرسی باڵا لە حکوومەتی سووریا و هەندێک پێکدادانیش ڕوویاندا بەتایبەتی لەگەڵ عەلەویەکان و دوجار لەگەڵ کوردانیش بە هەمان شێوە ئێستا خۆتان دەزانن حکوومەتی شام و کورد ڕێککەوتنێک لە نێوانیاندا هەیە و لە کۆمەڵێک بابەتدا ڕێککەوتون هاوکات هەندێک یادداشتنامەی لێک تێگەیشتنیش هەیە شێوەیەکی گشتی کەشێکی ئەرێنی هەیە لایەکی دیکەدا بەتایبەتی لە نزیک تشرین بەنداوی تشرین و کۆبانێ و هاوکات قەرەقۆزاق لەو ناوچانەدا هەندێک پێکدادان هەبوون لە نێوان هێزەکانی نزیک سەر بە تورکیا و لەگەڵ هێزە کوردەکان ئەوەی کەوا من دەیبینم بەنداوی تشرینیش وا دیارەکەوا دەچێتە ژێر هەژمون و کۆنتڕۆڵی حکوومەتی ناوەندی سووریا بەلێکێک نامەک دەخوازم بزانە بم یانی نوها یعنی دریا گشتی ده هر وها دریا گشتیا جیهانی ده تی گوتن کو حکومت سوریه نه حکومتکی استابیله و ترکیه گلک دستبردانی در روشا سوریه ده دکه و اویک مترسیه تشواد بینه برز دروکا Şimdi şöyle bir durum var. بڵێ شتێکی وا لە ئارادای دەتوانم بڵێم ئیدارەی سووریا و حکوومەتی سووریا حکوومەتی نوێی سووریا و حکوومەتی تورکیا هەر لە ڕابردۆ تاوەکو ئێستا و بۆ ئایندەش لە هەندێک بابەتدا لە یەکتر نزیکن بۆیە تورکیا هەژمونێکی هەیە لە سووریا دەتوانم بڵێم حکوومەتی تورکیا بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی تەواوی هەیە بەسەر حکوومەتی سووریا بۆیە ئەو هێرشەی کەوا لایەن ئیسرائیلەوە کراوە هەندێک دەنگۆ هەبوو بە جوێرە دەنگۆیانە ئەو ناوچانێکەوە بردومان کراون تورکیا پێشتر ویستویەتی لەو ناوچانەدا بنکەی سەربازی دابنێت بۆیە لە چەند ڕۆژی ئایندە و لە قۆناغی ئایندە ئەگەر بێت و ئیسرائیل لەو ناوچەیە بمێنێتەوە لە ناو سووریا بمێنێتەوە و خۆتان دەزان ئێستا ئیسرائیل لە بەشی باشوور و زیاتر لە بەشی باشوور دەتوانم بڵێم لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی ئیسرائیلدایە و جوڵە سەربازەکانیشی هەتا ئێستا بەردەوامە خۆنزیک بوونەتەوە لە شام لە دیمەشق بۆیە دەتوانم بڵێم
ئیسرائیل لەبارەی ئەگەر بێت و هەوڵی ئەوە بدات لە سووریا فراوانخوازی بکات ئەمە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کەوا لەگەڵ تورکیا ڕوبەڕووی یەکتر ببنەوە بە تایبەتی لەبارەی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی سووریا و حکوومەتی تورکیا قسە هەبوو لەسەر ئەوەی کۆمەڵێک بنکەی سەربازی لەو ناوچانە دابنرێت و جگە لەوانەش هەندێک هەماهەنگی و هاریکاری سەربازی هەبێ بۆ ئەو مەبەستە ئەم زانیاریانە هەموو بەردەستن ئێستا قسەی لەسەر کراوە دەتوانم بڵێم دووبارە ئاساییبوونەوەی سووریا لە دووبارە ئاساییبوونەوەی سووریادا تورکیا ڕۆڵێکی بەرچاوی دەبێت چونکە تورکیا بە تەواوی بوارە جیاوازەکاندا هاوکاری سووریا دەکات ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا ئیسرائیل لەم پەیوەندیە نیگەران بێ کاتێک باسی ڕۆژاواش دەکەین تا بەم نزیکانە گرژیەکی زۆر هەبوو لە نێوان هەردوولا بۆیە بە شێوەیەکی گشتی دەتوانم بەێ کەکنامەق نها یعنی مەدیا ئیسرائیلی دەژی تێگوتن ji خۆ درaya گشتی دە تێزانین ئیسرائیل ناخوازە و تورکیە نزیکی سینۆری ئیسرائیلێ ببات هەروەها تورکیەژی ناخوازی ئیسرائیل نزیکی سینۆری کوردان لە ڕۆژاوایی کوردستانی ببە یعنی ئەڤەک و حکوومەتا سووریێژی حکوومەتێکی وسا لاوازە نکارێ مثلا کۆنتترۆلی لەسەر خاکاخوا بکەن گەلول گۆرا باهوەریاتە ئەڤەک چممە ترسیە بۆ سووریە بۆ شەرەکی بۆ سووریا بۆ ئالۆزیان دروستەکەی کەتنامەق بڵێ دەتوانم ئەوە بڵێم حکوومەتی ناوەندی سووریا واتە حکوومەتی دیمەشق خۆتان دەزانن شەڕێک ڕوویدا ڕوبەڕووی هێزەکانی بەشار ئەسەد بوون ئێستا دەستەی تەحریر شاب دەتوانین بڵێم هەژموری تەواوی خۆی بەسەر ناوچەکە سەپاندووە ئێستاش هەندێک پێکدادان هەیە بەڵام هەوڵێک هەیە بۆ ئەوەی کێشەکان چارسەر بکرێن دەستورێکمان بینی بەڵام لەوێش لەبارەی پێکاتەکانی دیکە هەندێک کێشەی هەیە لەبارەی ئیسرائیلشەوە کاتێک ئیسرائیل لە باشوورەوە هاتووەتە ناو سووریا ئێستا ئیسرائیل پەیوەندێکی باشی لەگەڵ دروزەکان هەیە و وا دیارە ئیسرائیل لە ڕێگەی ئەو هەژمونیەوە کە لە باشووری سووریا هەیەی پەیوەندەکانی لەگەڵ هێزە سەکدارەکان پتە و بکات و ببێ بە فشارێک بۆ سەر حکوومەتی دیمەشق دەتوانم ئەوش بڵێم سەخت و ئەستەمە ئەگەر ئیسرائیل بتوانێت پێشڕەوی بکات بەرەو دیمەشق باسی کردنەوەی ڕێڕەوێکی نوێ دەکرێت کە لەلایەن ئیسرائیلەوە ئەم ڕێڕەوە دروست بکرێت ئەم قسانەش هەیە بەڵام باوەڕم وایە کورد بەڵێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل کۆبنەوە هەیە بەڵام تا ئێستا کۆبوونەوە و دیدارێکی ڕاستەوخۆ لە بەردەم میدیاکان نەبووە چونکە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کورد پەیوەندیەکانی تێک بچێت لەگەڵ دەوروبەری کەکنامەق هەروەها دخوازم بپرسم کەکنامەق یانی نها